تا دێت پەرلەمان هەر بە پەخراوەی دەمێنێت و لا ساڵێکیش نزیک دەبێتەوە پەرلەمان هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. سەرباری ئەمەش لێژنەکانی پەرلەمان لەگەڵ پەخستنی پەرلەمان کۆبوونەوە ناکەن و کارەکانیان هەڵپەساردووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت تەنها چەند لێژنەیەک کۆ دەبێتەوە، ئەوانی تر ساڵێکی تێپەڕاندووە هیچ کۆبوونەوەیەکیان نەکردووە. لوژنەکانیش هەندێک لوژنە کە بە شێوەیەکی زۆر سست کار ئەکات و ئێمە وەکو لوژنەی لە لوژنەی پەروەردە و خوێندنەی باڵا کە ئێمە لە چاو لژنەکانێتە جیاوازیەکەیە کە ڕۆژانە ئیش خۆی و کۆمنەوە سەردان هەیە، بەڵام لژنەکانی تر پەرلەمان هیچێکیان کۆمنەوە ناکرێتن وایە لە کار کەوتونەوە ئەم لژنانش. لا ماوەی ڕابردوو زۆرترین هەوڵ لەلایەن لایەنە سیاسیەکان درا بۆ کاراکردنەوەی پەرلەمان، بەڵام هەمویان بێئەنجام بوون. پەرلەمانتارێکیش ڕای دەگەێنێت کۆبوونەوە ئەنجامی لێژنەکانی پەرلەمان پەیوەندیان با سەرۆکاتی پەرلەمانەوە هەیە و تا پەرلەمان نەکەوێتەوە سەر ڕێچکەی خۆی ناتوانرێت بەردواداچوون وە کۆبوونەوەی لێژنەکانیش بەردەوامیانە بێت. کاتێک کە لیژنە کۆبوونەوە دەکە ڕاپۆرتێک ئامادە دەکا، پێشنیازێک ئامادە دەکا، دەبێت ئەمە لە سەرۆکایەتی پەرلەمان بخرێتە ناو کۆبوونەوەی پەرلەمان لەوەی بڕیاری لەسەر بدرێ و بکرێتە شتێکی ئیلزامی بۆ حکوومەت و بۆ هەموو لایەک. بەڵام لەبەرەوەی پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە، لیژنەکان ڕاستە بەشێکیان لەوانەیە ناوەناوە کۆبوونەوە بکرێت، بەڵام کۆبوونەوەکان ئەو ئەنجامیان لێ ناکەوێتەوە کە لە ناو پێڕەوی ناوخۆی پەرلەمان دیاری کراوە. دوای ڕێگریکردن لا سەرۆکی پەرلەمان ئیدی پەرلەمان بەبێ سەرۆک مایەوە و بۆ ساڵێکیش دەچێت هیچ دانیشتنێکی پەرلەمان ئەنجام نەدراوە. تا ئێستاش پەرلەمانتاران لە چاوەڕوانی لایەنە سیاسیەکاندان بۆ ئەوەی هەوڵی زیاتر بدەن تا پەرلەمان کارا بکەن و لێژنەکانیش لە ئاست ئەرک و کارەکانیان دابن و بەدواداچوونی کار و بەرنامەکانیان بکەن. قارەمەنزۆر، کورسات نیوز، هەولێر.